بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم خوای گەورە ئەوهاش لە بەهشتەکەی خۆیدا کۆمان کاتەوە گاوێکی کە ناوتانە بۆ ئێرە بیخاتە میزانی حەسەناتان ڕۆژی قیامەت. بەڕێزان، تەواو معلومی جەنابتانە کە گروهی مرۆڤایەتی لە خێزان پێکهاتووە. خێزانیش پایە هەرە سەرەکیەکەی بریتیە لە ژن و مێرد یا لە ژن و پیاو. وهر معلومی جنابشتانە کە تەفاوتی فکری، تەفاوتی فکر و تەفاوتی توانای فیزیکی ژن و پیاو و هەروە دید و تێڕوانەکانی ژن و پیاو جیاوازن لە یەکتری و ئەم تەفاوتانە بێتە هۆی زۆرێک لە قەیران و کێشە ئەگەر هەرێکێ لەم عنسورانە پێگە و جێگەی خۆی وەکو پێویست نەزانێ و ئەرک و واجباتەکان تەوزیع نەکە، بەتەکید کێشە زۆر دروستە بێ و مەشاکل زۆر سەر هەڵەدەن. هە لە سەرتاوە خەڵقی ئادەم و حەوا عەلەیهیمە السەلام معلومە کە خلاف یان جیاوازی هەیە لە پێکهاتەی دروستبوونیان. ئادەم عەلەیهی السەلام کە لە قوڕ دروست کراوە، قوڕیش معلومە جەنابتانە بەرگەی سەرما و گەرما و برسێتی و تیونێتی و هەموو شتێکەگرێ، لە مقابلدا حەوا عەلەیهی السەلام کە لە پەراسووی ئادەم دروست کراوە. معلومە کە ئەو تەحملی کە پیاوەی کە بێشک ئافرەت ناتوانە بیکە و ئەو ئاورکە و ماندووبوونی کە ئافرەتی کە لەوانە بە پیاو نەکرێ. ئێمە لێرەین ئەمڕۆ بۆ ئەوەی کە وێنایەکی واقعی ژیانی ئەوروپا بگوازینەوە بۆ ئێوە. من بەبەش بە حاڵی خۆم حەزەکەم واقعی ژیانی خێزانی موسڵمانتان بۆ بگوازمەوە کە بەریتانیا زیاتر لە 4 ملیۆن موسڵمانی تیاژی حالیان و لە ئەوروپایە کۆی گشتی موسڵمانان 30 ملیۆن موسڵمانە. لەوانەیە لە ئایندەیەکی زۆر دوور نە، ئایندەیەکی نزیکدا دیمۆگرافی ئەوروپا بە شێوەیەک بگۆڕێ کە ئومێد بکرێ ئیسلام لە ئەوروپا و لە غەربەوە بگەڕێتەوە جارێکتر. و ئەمەش زیاتر لە بەریتانیا، واقعی ژیانی بەریتانیا ئەبینین. هەر لەسەر ڕۆشنایی واقعی ژیانی بەریتانیا ئێمە ئەم بەرچاوڕوومیان ناخێنە خزمەت جەنابتان. هەڵبەتە لە ساڵی 1590 کاتێک کە یەکەم ڕۆژنامەنووس یا یەکەم نووسەر یان نەتوانم بڵێم یەکەم موظفی مەسیحی کە لە سەردەمی چارلزی یەکەمە یەکەمین قورئانی تەرجمە کرد بۆ زمانی ئینگلیزی، دەستپێکێکی سەرەکی بوو بۆ ئاشنابوونی بەریتانیا و ئینگلیز بەگشتی بە ئاینی پیرۆزی ئیسلام. و هەروەها ساڵەکانی 1800 بۆ 1900 کە عەبدوڵڵا کۆیلم تیایدا یەکەم مزگەوتی لە بەریتانیا دانا. و هەروەها لە سەردەمی هێنری هەشتەمە کاتێک کە داوای لە سوڵتان موراد کرد بۆ ئەوەی کە لە قەراسینەکانی ئیسپانیا باخیل و کەشتیەکانی بەریتانیا سەلامەت بن، ئەم تێکەڵکێشی و ئاشنابوون و یەکتر ناسینەی وڵاتی بەریتانیا و خەڵکی ئینگلیز بەگشتی بە ئیسلام و موسڵمانان لەوانەیە بڵێن ئەم ئازادی کە ئیستا لە بەریتانیا هەیە و ئەم پێشڕەفتی کە موسڵمانان بە خۆیانەوە بینی لە بەریتانیا بەرهەمی ئەو دەست پێشخەری و هەماهەنگی و پەیوەندیە بووە کە کاتی خۆی ئینگلیسی بۆ لەگەڵ عالەمی ئیسلامیە. معلومیش کە ڕۆژەش عەرزم کردن کە ئیستعماری ئینگلیزی فەرقی هەیە لەگەڵ هەموو ئیستعمارەکانی ترا. حاڵی حاضر لە بەریتانیا وەکو کورتەیەکی بچووک ئینشاءالله 1700 مزگەوت هەیە، 1300 مەڵبەندی ئیسلامی هەیە. 9 شاری بەریتانیا پارێزگارەکانیان موسڵمانن. شارەکانی لەندەن و بێرمینگهام و لیدز و بلاکبێرن و شەفیلد و ئۆکسفۆرد و لوتن و ئۆڵدهام و ئۆکسفۆرد و ڕۆچەیل، ئەم 9 پارێزگارەکانیان موسڵمانن. و هەموو ڕۆژێ لە دوای مەکتەبی مناڵان موسڵمانان لە سەعات 5 بۆ سەعات 7 ئێوارە مناڵەکان نێرن بۆ مەکتەب بۆ فێری قورئان بن. 250,000 قوتابی حاڵی حاضر لە مەکتەبەکانە دەرس دەخوێنن. کوردیش بەشێکی سەرەکی ئیستا بەشێکی سەرەکی جالی کوردی لە بەریتانیا. هەڵبەتە ڕەوەندی کورد لە ساڵی 90ەکانەوە دەستی پێکرد، بەڵام بە کۆچە لێشاوەکە زیاتر لە ساڵەکانی 2000ەوە بوو. بەم ئاخیرانەش ئیستاش
کۆچ بەردەوامە و جالی کوردی ئێستا بۆتە خاوەنی نەوەی یەکەمیش و خەریکی خستنەوەی نەوەی دووەمن. نزیکی 300,000 کورد حالیان بەپێی داتا سەرەتاییەکان لە بەریتانیا ئاژین. کورد 36 مزگەوتی کوردی هەیە حالیان ئێستا تا ئەم دەقەیە لەوانەیە ژمارەکە بەرەو زیاتر بڕوە. معلومە جەنابتانە کە کورد جالێکی تازەیە بە نسبەت جالەکانی ترەوە لە بەریتانیا. ئەکرێ سوود لە ئەزمون و خبرەی زۆرێک لەو جالێ مسلمانانی تر وەرگیرە کە پێش ئێمە لێو بوون وەکو پاکستانی و بەنگلادێشی و هیندی و ئەوانی تر، بەڵام خۆشبەختانە دەستپێکی هاتنی جالی کوردی و دەستپێکردن بە چالاکی ئیسلامیەکانی بەڕاستی کارێکی زۆر پیرۆزانەیە و ئاماژەی زۆر بۆ کرێ لەلایەن نەتەوەکانی ترەوە لایەن جالەکانی ترەوە. یعنی ئەو چالاکانی کە لە مزگەوتە کوردیەکان ناکرێت لەوانەیە لە کەم لە مزگەوتەکانی ترە بکرێت. ئێستا مزگەوت بەگشتی بۆتە جێگەی ڕەوانەوەی ترس و دڵڕاوکەی لە دەستدانی مناڵ، نەک هە لەلایەن خێزانە مسلمانەکانەوە، لەلایەن ئەو خێزانانەوە کە ئەلمانین یا لەوانەیە کە زۆرێک لەوانە بێباوەڕیش بن، بۆ لەبەرەوەی کە ئەزانن مزگەوتەکان جێگەی ئارامیە، مزگەوتەکان سمبولی ڕەوشت و ئەدەب و کەلتورن. زۆرێک حتا ئەم دەقەیشی لەگەڵا بێ یەک دانە هێزی ئەلمانی لەم حەزبانەی کە حکمڕانن و غەیر حکمڕان و معارەزە نەهاتوون مەڵبەندێکی کوردی بکەنەوە تەنانەت بۆ فێربوونی زمانی کوردی و برەودان بە کەلتوری کوردی. ئەوە مزگەوتە ئیسلامیەکانن، مزگەوتە کوردەکانن، مەڵبەندە کوردیەکانن کە هەڵساون شانیان خستۆتە بەر ئەم بەرپرسیارەتە گەورەیە. طبعاً لە ساڵی نەوەتەکانەوە گەنج ڕووی کردە بەریتانیا، خێزان کەمترین ژمارە بوون لە هاتنیان بۆ بەریتانیا لەبەرەوەی کە گەنجەکان زیاتر چەتون و بەخیرەت و یان ئەو کاتە ڕێژەی گەنج زیاتر بووە بێکاری و شەڕی ناوخۆمانە بوونە هۆکار کە گەنج وڵات بەجێ بێڵێ. ئێستا ئەو گەنجانی کە نەوەتەکان هاتوون ئەمڕۆ بوونەتە مێرد، بوونەتە باوک و بوونەتە سەرگەورە لە خێزانەکان. طبعا بۆی کە بمانوێ هەر شتێک هەڵسەنگین پێویستە 4 خاڵی سەرەکی دانی کە پێوترێت سۆت لە ئیدارەی لە زانین ئیدارەیە کە بریتە لە هێز یان هێزە ئیجابیەکان و هێز لاوازەکان، خاڵە لاوازەکان و لە دەرفەت و لەگەڵ ئەو شتانی کە هەڕەشاکەن. حاڵی حاضر خاڵە بەهێزەکان ئەوەیە کە کورد بەگشتی ڕوحی تەساموحی زۆرە، لێبوردەیە، دەستکراوەیە، ئەتوانێ خۆی بە ئاسانی بگونجێنێ و تەئەقلوم کا لەگەڵ هەموو ژینگەیەک. خاڵە بەهێزەکانی کورد ئەوەیە کە لەبەرێک کە کورد بەداخەوە کیانێکی سربەخۆی نەبووە، ئەم بێکیانیە وای کردووە کە هەست بە نەقس بکە. هەر بۆیشە ئیسفنج ئاسا لە هەموو کەلتورێکە شتێک هەڵەیەنجێ بەبێ ئەوەی کە فیلتەرێک بە خۆی دانێ. ئەم بێکیانیە وای کردووە کە تاکی کورد هەست بە نەقس کات و خۆی بە مەظاهیری خارجی بەم شتانە پڕکاتەوە. ئەوانەی کە فرسەتن لە بەردەستمانان ئێستا ئەوەیە کە جالی کوردی لە بەریتانیا جالێکی تازەیە، ئەکرێت سوود لە خبرەی ئەو جالیانە وەرگرن کە پێش ئێمە لێرە بوون و هەروەها ئەو تەحەموس و ئیستعداد و ئامادەگەری کە کورد هەیەی بەڕاستی جێگەی ئومێدە و ئەو شتێک کە هەڕەشەمان لێکە حالیان ئەوەیە کە ئەم سیستەمە جیهانیە و ئەم گلۆباڵیزیشنێکی ئێستا دنیایەک و گوندێکی بچووک لێ کردوێتەوە و هەروەها ئەو شتانەی کە سلبی و کە قێزەون بە بەڕاستی باشتر و ئاسانتر و زووتر ئەگوازرێنەوە بۆ هەموو نەتەوەکان. کێشە باوە خێزانەکان لە ئەوروپا بەگشتی و لە بریتانیا بەگشتی ئەوەیە کە خاڵ یەکەم ساغنەبوونەوەی خێزانەکانە یان تاکی کوردە لە بریتانیا و لە ئەوروپا، یعنی هەموو تاکێکی کورد لە بریتانیا یان لە ئەوروپا تەنیا جەستەی لەوەیە، ڕوحی لە کوردستانە. وای کردووە کە زۆرترین ئەو میدیانی کە سەیری کات لێوەی متابعی ئەخبار کات ئەو فەزایە کوردیانەیە، گواستنەوەی ئەخبارەکانی کوردستان زیاتر مەشغوڵی کردووە بخۆیەوە تاکو هەواڵە ناوخۆیەکانی بەریتانیا. ئەوەنەی کە ئاگای لە کێشەکانی ناو کوردستانە، ئاگای لە کێشەکانی ناوخۆنیە، لەوانەیە کوردمان هەبێ نەزانێت سەرۆک وەزیران ناوی چییە، لەوانە نەزانێت تا ئیساش چ حکمێک چ حیزبێک حکمی بەریتانیاکە، یان ناوێک لە ناوی زۆر لە پارتە سیاسەکان نازانێت.
بەرحەڵ ئەوش ئەوەیە کە هێشتا خۆی یەکلانە کردوێتەوە. خاڵی دووەمیان ئەوەیە کە بەریەککەوتی کەلتوریمان زۆرە، کابرا ینی لە ژینگەیەکە ژیاوە. تەڵەن دوو خاڵی زۆر گرنگ هەیە، ژینگە تەئەقلومکردن لە ناو ژینگە یان ژینگە بەسەراسەپانکردن. ینی ئێمە وەکو جالی کوردی لێرە گەورە بووین، لێرە ژیاوین، کەلتوری ئێرە گەورەی کردوین، ناسنامی ئێرەمان پێ ئەچی ناو ژینگەیەکی تازەی وەکو بەریتانی وەکو ئەوروپا، ئامادەنین بە هیچ شێوەیەک ناسنامەی کوردی و ئیسلامی خۆمانە دەست بین لە کاتێکە کە ژینگە ئەوێ کۆمەڵشتانمان بەسەرە فەرزەکەن کە پێویستە قبوڵیان کەین. ئالەم بەریەکەوتنەیە لەوانەیە ئەگەر ئینسان وریانە بێ یان خێزان وریانە بێ لەوانەیە گرفتی زۆر گەورەی بۆ دروست بکە. اینجا خواستی ئەم کێشەکانە بەگشتی خواستی جیابوونەوەی ژن و مێرد بەڕاستی هەرە کێشە زەقەکانە ئیستا هەرۆکو چۆن لە ناو وڵاتە ئیسلامیەکانیشە بەتاکید ئەمە هەر وجودی هەیە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش لێسەنەوەی مناڵە لە خێزانە کوردەکان و لە خێزانەکان بەگشتی، بە تایبەتیش خێزانانی کە غەیری ئەوروپین زیاتر بەر ئەو هەڵمەتاکەون. جا ئێمە نازانین کە ئەمە عەمدەنە یان نا، بەڵام زۆرترین قوربانەکان ئەوانن بەڕاستی کە غەیری ئینگلیزن یان غەیری ئەوروپین. لەوانە هۆکارەکەشی بگەڕێتەوە بۆ نزمی ئاستی هۆشیاری، شارەزانەبوون لە ڕیاسا و ڕێساکانی وڵاتە یان شارەزانەبوون لە زمانی ئەو وڵاتە، چکە بەڕاستی زمانێکە لە مقاومەتەکانی کەسایەتی ئینسان. و هەروەها قەیرانی پەروەردەی مناڵ و زۆرەملەی خوێندنی سێکسی، ئەمەش بەڕاستی قەیرانێکی گەورەیە و خێزانەکان لە بەردەم هەڕەشێکی زۆر گەورەدان. یەکێک لە هۆکارە هەرە گەرینگەکان و هەرە سەرەکیەکان کە بەڕاستی خێزانی کوردی لە بەریتانیا دووچاریە بێت ئەوەیە کە ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری تاکی کورد زۆر لاوازە. یعنی کەسێک کە خۆی بگوازێتەوە لە ژینگەیەک و بۆ ژینگەیەکی تر کە هێشتا خۆی بۆ ئامادە نەکردبێ، کە بەسیترین شت زمانی ئەو نەتەوەی کە بۆ یەچێت ئاگادار شارەزانە بێ یان یاسا و ڕێسەکانی نەزانێ، بەتاکید دووچاری کۆمەڵی لە گرفتە بێتەوە، دووچاری گرفتی دەرونیە بێتەوە، گرفتی کۆمەڵایەتی بۆ دروستە بێ، لەوانێ بەریەککەوتە دروست بێت لەگەڵ ئیداری مەکتەبی مناڵەکانی، لەگەڵ دایک و باوکەکانە، لەبەرەوەی کە بەڕاستی لە منهەجی پەروەردەیە لە بەریتانیا منهەجی خوێندن جیا کراوەتەوە لە پەروەردە، واتە پەروەردە بەدەر لە خوێندنە، واتە لەوێ مناڵ فێرەکرێ، ساینس فێرەکرێ، علم فێرەکرێ، زانست فێرەکرێ، زمان فێرەکرێ، ڕیاضیات فێرەکرێ، ئەمانە فێرەکرێ، بەڵام شتێک کە باسی پەروەردە بێ وجودی نیە لەوێ. حتا کاتێکیان جارێک ئەمە لەگەڵ مدیری مەکتەبێکە قسەم کرد، باسی تەلەبەیەک کرا کە ئەو تەلەبەیەک هەرای نابۆوە کە ئەگەر ئەم جارە دووباری کاتەوە ئەی نەرمە مەکتەبێک تر. وتم باشە مامۆستا ئەگەر ئێوە نارتان بۆ ئەو مەکتەبە کەوت مشکلەکەتان حەل نەکرد. ئەمە جۆرێکە لە ئەنانیەت، لەبەرەوەی کە تۆ هاتوویت ئەم مەخلوقە عەجوولەت ناردوێتە ناو مەکتەبێکی تر کە لەوێش فەوزا دروستکە، ئێوە هەست ناکەن. جا ئەمە گەو مامۆستانە گەر باشتر ئاگادارن لەوەی کە گەنجی ئەوێ بەڕاستی زۆر بە دوورن لە دابە نەریتە کۆمەڵایەتیەکان. حتا مناڵی کورد و مناڵی موسڵمان و نەتەوەکانی تر کە پیانوترێت جالیە لەوێ پەروەردە و گۆشی ئەو کەلتورە سەقەتەن کە لە ئەوروپا هەیە بەداخەوە. یعنی بەسیترین شت ئەگەر بە بەردەمی هەر مەکتەبێکا بڕۆی یان کۆمەڵە گەنج و هەرزەکار بەسەر جادەکە پەڕنەوە، حساب نە بۆ سیارەکە، نە بۆ ترافیک لایتەکە، نە بۆ هیچ شتێکە پەڕنەوە و ئەشپەڕیتەوە یان ئەژوەستی بۆ یان سوپاست ناکەن. ئەمە بەڕاستی جۆرێکە. یان یەکەم ساڵی زانکۆم بیرم دێ کە لە پۆلەکە دانیشت بووم، ئەوانی لەگەڵمان پڕنەبەتەوە حاڵەوانی کە ئەچنە زانکۆ ساڵی 18 ساڵ و 90 ساڵن کە ساڵی پۆلی 12 تەواوکەن، ئەچنە ئامادە بن بۆ یەکەم ساڵی زانکۆ، ئەلێ تەمەنانەیان ینی مازرت مێ بنی پێیان بنی پێڵاوەکانیان ئەکردە مامۆستاکەش زۆر بە ئاسانی دەرسی خۆیوتەوە. ئەمە لای ئێمە شتێکی زۆر نامۆیە، زۆر قێزەونە بەڕاستی. ئەمە هۆکارەکەی ئەگەرێتەوە بۆ جیاکردنەوەی پەروەردە. تەمان ئەم جیاکردنەوەی پەروەردە و تێکدانی خێزان و ڕووخانی یان داڕمانی کۆمەڵگە و خێزان هەر لە ڕێنیسانسەوە سەرچاوی گرتووە، لە شۆڕشی فەڕەنسیەکانەوە قوربانەکان بوونەتە قوربانیەکە، ئەوروپیەکان بوونەتە قوربانی یەکەم. ئەم تەجروبەیە و ئەزمونە ئەگوازرێتەوە بۆ وڵاتە نامۆکان. ئەگینە ئەوان زۆر لە پێش ئێمەوە بەم ئەزمەیە تێپەڕین و بەڵام خۆشە بوون، ئاسایی بۆتەوە لایەن. یەکێک لە هۆکارەکانی تری
کێشەی خێزانی لە ئەوروپا پلان نەبوونی پلانی تۆکمە تمۆحی پیاو بۆ دنیاویستی لەگەڵ پڕکردنەوەی یان ئەتوانڵم ئیستیغلالکردن یان سوء ئیستیفادەکردن لە ئەو ئازادیە نیمچەڕەهایی کە لە ئەوروپا هەیە. یەکەم کە من زۆر جار ئەو کەسانی کە کێشەیان هەیە کێشەی خێزانی هەیە و کێشەکان هەیە بن بە لای مامۆستایەکی ئاینی یان کەسایەتیەک، یەکەم شت کە لیان ئەپرسرێ کارێکی بۆڵێ صاحبی بزنس بووە، کارێکی هەبووە، کارەکەی زیاتر چەند ساعاتێکی خایاندووە، بەم پێیە نەیتوانی و مافی ماڵ و مناڵی دابین کە نەیتوانی و کاتیان بۆ تەرخان کە بۆ ئەوەی کە هەست بەبوونی ئەم پیاوە بکرێت، بەبوونی ئەم مێردە بکرێت لە ئەم باوکە بکرێت لە خێزاندا. هەرەمەوەی کردووە کە ئەم فەراقە ڕوحێ لای ئافرەتەکان دروست بووە و پیاویش بە تەبیعەت حاڵ بۆ ئەوەی کە خێزانی مەجالی بات بۆ ئەوەی کە بە ئارزوی خۆی کاسبی بکات و پارە پێکەوە نیە و خۆی دروستکە، لەم لاوە چووە سیارێکی بۆ ژنەکەی کڕیوە، هەوڵی داوە تا بۆی بکرێ مەجال بڕەخسێنێ بۆ ئەوەی کە خۆی بە کار و کەسابەتی و مەشغوڵ بێ، نەیزانێت لەم لەوە فەراقێکی ئیداری و ڕۆحی و نەفسی دروست کردو بۆ ماڵ و مناڵەکەی. و هۆکارێکی تریش طبعا لە کێشە خێزانەکان سۆشیال میدیایە بە تەبیعەت حاڵ کە لێرەش لە عالمی لە تەواوی سەرزەویە کاریگەری خۆی هەیە و هۆکارە دەرەکیەکانیش وەکو سیستەمی جیهانی کە باسمان کرد، ئەمان هەمووی بەڕاستی کە ینی هۆکارن. خاڵێکی زۆر گرنگ کە بە گشتی باسەکەم، هۆکارێکی سەرەکی لە بوونی کێشەی خێزانی ئەوەیە کە پیاوان وەکو پێویست زانستی ژنناسییان نەزانیوە. پیاوناسی ئەکرێ ژن پیاوی ناسی بێ، بەڵام پیا وەکو پێویست لەوانەشینی نەناسی بێ، بەوەی کە عنسوورێکە خوای گەورە ئەوها دروستی کردو وەکو چۆن خوای گەورە ئەمری پێکردوین و پێغەمبەری خۆشمان فەرمی ئەمری پێکردوین کە فەرمی عاشروهن بالمعروف، واتە بە باشی مامەڵای لەگەڵا بکەن. و هەروەها کارکردن لەسەر نەهجی ئیرادە لە کۆمەڵگەدا بەتایبەتی لەوێ. سەبۆ نمونە ئەگەر مناڵ فێر کراوە کە ئەگەر دایکی یان باوکی هەڕەشەی لێ کرد یا لێی تووڕەبوو یا لێیدا تەلەفۆن کە بۆ سێنۆی، ئەو وەختە سۆشیال تەداخولەکە مناڵەکان لێسێننەوە، یان ئافرەتێک ئەگەر بەهۆیەک لە هۆیەکان کێشە لەگەڵ مێردەکەی هەبوو یان زانی ئازار درا لەلایەن مێردەکەی جا ئازاردانی جەستەیی بێ ڕۆحی بێ فەرامۆشکردن هێر شتێک بێ لەمانە ئەتوانێ سکاڵا تۆمارکە لە دژی مێردەکەی. ئەمانە هەمووی هۆکارێکن برەودانە بە ڕوخانی هەیکەلی خێزانی. جا ئەمانە بەڕاستی هۆکارێکن بۆ هەڵۆشاندنی خێزان لە ئەوروپا، بەڵام بەداخەوە الحەمدولله تا ئەم دەقەیەش مزگەوتەکان یان خێزانە ئیسلامیەکان بەگشتی سمبولن، واتە هێمان ڕەمزن بۆ تەواوی جالی کوردی لەوێ. یعنی هەموو یەکێ پەنجەی شاهیدی درێژەکە بۆ خێزانی ئیسلامی لە بەریتانیا کە پارێزراون کە کەمترین ڕێژەی تەلاق و جیابوونەوە هەیە و کەمترین لێسەنەوەی مناڵ ڕوویداوە لە خێزانی ئیسلامیەکانە. زۆربەی زۆری ئەو خێزانی کە مناڵیان لێسەندراوەتەوە ئەوانن کە پیا و بەلایەک خەریکی کار و کاسبی و بۆ ژنیش بەلایەک و خەریکی جوانکاری و برەودان بە ژیان و بە ئازادی تا کەسی خۆی و لەم بینەدا مناڵەکان بوونەتە قوربانی. من کاتان زیاتر ناگرم، وابزانام کاتەکە ئەوە دیاری کراوە، بۆی داواکەم کە خوای گەورە عاقبەت خێرمان کات و هەموو خێزانەکان پارێزراو بێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.